بەخێر بێن بۆ دیالۆگی سبەی من ڕابەر تەڵعات ئەمڕۆ لەگەڵ هاوکارم هەردی مەهدی توێژەر و لێکۆڵەن لە بواری مێژوو هەوڵ دەدەین لەسەر پرسێکی زۆر هەنووکەیی قسە بکەین کە ئەم ڕۆژانە هەرێمی کوردستان تایدا بە بارودۆخێکی سەختا تێپەڕێ ئەویش پرسی کێشەکانی نێوان هەرێم و بەغدا و ئەمە ئەمانگەڕێنێتەوە بۆ پرسیارێکی زۆر ریشەی کایە بەڕاستی بنیادی ئەم کێشانە ئەگەڕێتەوە بۆکەی ئایا لە ڕاستیە ئەمە کێشەیەکە پرسێکە کە ڕیشەکەی پەیوەندی بە بنیادی پرۆژەی فیدرالیزمەوە هەیە لە عێراقا یان ڕەگ و ڕیشەی ئەم کێشەیە لە ناو دەستوری عێراقا کاکردی ڕەگی داکوتاوە ئەمەوێ بەو پرسیار یان بەم ناسان نەدەست پێ بکەم ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 20 ساڵ لەمەوبەر 2005 دو ساڵ بەسەر داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکاوە تێپەڕیوە و هێزەکان بەسەرپەرشتی ئەمریکا هەموو پێکاتەکان کۆبوونەتەوە بۆ ئەوەی کە دەستورێک بۆ وڵاتێک بنووسنەوە ئەم وڵاتە لە بۆشایی سیاسی ڕزگار بکەن وڵاتێک کە پێڵێن وڵاتی دوای پێکدادان وڵاتی دوای کۆنفلکت وڵاتێک کە 35 ساڵ لە ڕێگای ڕژێمێکی تۆتالیتاری وەکو بەعسەوە هەموو هەندەسە کۆمەڵایەتەکەی هەڵوەشاوتەوە پێکاتەکانی هەست بە دڵنیایی ناکەن کورد بەرامبەر بە شیعە بە گومانە شیعە بەرامبەر بە سونە بە گومانە هەموو ئەمانە دەستە دەنە دەستێکتی لەم بارودۆخەیە پاشان لە پاڵ داگیرکاریە لە پاڵ هاتنەوەی معارزەیەکی شیعی لاواز لە دەرەوە لە دیاسپۆرایە لە پاڵ ناچارکردنی کورد دوای 92 کە حاڵەتێکی ئۆتۆنۆمی ئەبێ دێتەوە نام پرۆسی سیاسی عێراق لە پاڵ ئەو هەستی لە دەستدانەی کە سونە بۆی دروستە بێ دوای لە دەستدان و کەوتنی بەغدا ئەم هەستی کە سونە بەرامبەر بە داگیرکاری ئەمریکی بۆ دروست ئەگەر هەموو ئەمانە وەکو درامایەک بێنینە بەرچاوی خۆمان لەوێدا دەستوری عێراقی ئەنووسێتەوە لەم دەستورەیە بڕیاری فیدرالی بۆ عێراق دەرەچێت بەڵام دوو کێشە هەیە لە ڕاستیە کێشەیەکان ئەوەیە جەنابەت ئەزانی دەستور بەر لەوەی کە ببێتە نووسراوی سەر کاغز دەستور بریتە لە پەیمانێکی کۆمەڵایەتی بریتە لە میساقێک لەم میساقەیە هێزەکان پێکهاتەکان نەتەوەکان ئیتنیکەکان ئەبێ لەسەر جۆرێک لە ئاشتی و پێکەوە ژیان جۆرێک لە لێک تێگەیشتێکی تازە بۆ ژیانێکی بەیەکەوەی ئەبێ ڕوون بن ئایا سونە چۆن ئەروانێتە شیعە ئایا شیعە چۆن ئەروانێتە کورد کورد چۆن ئەروانێتە هەردووچان چ جۆرەی پەیوەندیەک ئەمانە لە چوارچەوەی وڵاتێکە دەستورێکە بەیەکەوە کۆکاتەوە بڵێ کام دیدگا کام ڕوویا بۆ وڵاتێکی تازەیان داهاتوێکی تازە کۆکن لە ڕاستی هەموو ئەمانە غیابی هەیە لە کاتێکدا دەستورێکی بە پەلەپەل یان بڵێن ئەتوانین بڵێن ناوێنن دەستورێک کە فەرزە بە جۆرە لە زۆرەکان فەرزەکرێ بەسەر پێکاتەکانە لەوەیە ئێمە سێ ئاراستە ئەبینین کە ئەڕوانە ئەم قۆناغە تازێ وەکو قۆناغێکی ڕاگوزەریان ئەتوانین بڵێن وەکو قۆناغێکی پراگماتیستی واتە سوود ئەیانوێ بە شێوەیەکی عملی مامەڵە لەگەڵ دۆخێ بکەن کە ڕەنگە ئەم دۆخە ڕاگوزەر بێ بۆیە ئەتکرێ قبولی بکەن بۆ ئێستا بەڵام بۆ داهاتوو ئەکرێ بیری دێ بکەنەوە ئەم سێ ئەجێندایە سێ تێگەیشتنە کە پێکاتە سەرچەکان کووردە شیعە و سونەیە کورد وەکووتم دوای ئەوەی کە ترسی بۆ ئەوەی دروستە بێت لە دوای 92 کە خاوەنی ئۆتۆنۆمیەکە لە عێراقاوە دێتەوە نام پرۆسی سیاسی عێراق فیدرالیزم یان ئەم دەستورە بە دەرفەتێک کەزانێ بۆ ئەوەی کە بتوانێت پارێزگاری لەو پێگە ئۆتۆنۆمیای خۆی بکە کە لە 92ەوە بەدەستیەناوە بۆیە ئەمە تاکە ڕەنگە دەواازەیەکی باش بێ لە ڕوانگەی کولەوە یان لانی کەم دەواازەیەکی ڕاگوزەر بێ بۆی ئەوەی کە تا ئێستا بەدەستێناوە بیپارێزێ بە جێگای ئەوەی کە باز لە دەوڵەتی مرکزی بکرێت شیعە بەلایەوە گرنگە کە ئەزانێت کە ئەم دێتەوە ناو پرۆسی سیاسی عێراقی وە وەکو قۆناغیش ڕاگوزەر سێرێکە بۆی کە خۆی بەهێز بکە و ئەو مەرجانە قبوڵەکە و خۆی بۆ ئەوەی کە بگاتە مەرحلەیە کە خۆی بەهێز بکە کە پێگەکانی دەسەڵاتی خۆی دابڕێژە لە عێراقا ئەو کاتە بیرێکێ بکاتەوە لە قزیەکە سونە لە سەرتاوە پاشەکشاکە مقاتعاکە دوایی پەلەکەشێ بۆ سەرهەڵدانی بزوتنەوەی نمونەی قاعدە و تونڕەوی جیهادی و محکومە بێ پاشان ئەگا لە 2006 سەر دەرەکە لە شەڕی ئەوەی کە پێڵن لە عێراقا شەڕی تائیفی مەزەبی نێوان شیعەوە دواتر بە ناچاری جارێککە دێتەوە ناو پرۆسی بەڵام خاڵی سەرنجڕاکیش ئەوەی ئەمن ئەوێ بڵێم ئەوەیە کە سێ ئەجێندای جیاوازی هەرسێکیان باوەڕیان بە فیدرالیزم نیە لە ئەساسدا و هەرسێکشان لەسەر بەرمەبنای عەقدێکی ئیجتیماعی
میساقێکی کۆمەڵایەتی و ئاشتی نهاتوونە بەشداری لەم دەستورە بکەن. پرسیارەکەی من بۆ ئەوەی ئەمەم خستە ڕوو ئەمەوێ ئێستا ینی لەوەیە بۆ چوونی جەنابەت بزانم ئێمە ئێستا دوای 20 ساڵ خەریکن ئەم باجی ئەم پرۆسەیە ئەدەین باجی ئەوەی کە دەستی پێکرد ئەم پرۆژە لەرزۆکەی کە ناوینراوە دەستور و فیدرالیزم لە عێراقا ئەمڕۆ هەرێمی کوردستان جگە لەوەی لە 11 ساڵی ڕابردووە لە 2014ەوە لە بەردەم قەیرانی هەڕەشەی موچە و بڕینی موچە و دوای لە 2017 ڕیفراندۆم و دوای داگیرکردن و هەڵکو شاڵاوی سەربازی دوای ئەمە هەموو ئەنجا یاساکانی دادگای فیدرالی و ئەنجا بڕینی موچە ئەنجا ئێستا دواهەمینیان کە پارێزسەنەوە بۆ فایلی نەوت و تەنانەت هێرشکردنە سەر ژێرخان و هەڵوەشانەوەی سەرتاپای بنیادی نەوتی هەرێمی کوردستانیش ئێمە ئێستا لە بەردەم چه عێراقێک داین دەست خۆش بێ کاگرابەریانی ڕۆکردنەوەیکی زۆر باش زمینەیەکی زۆر باشە بەڵام من لە دوو خاڵەوە ئەمە سێری بابەتەکە بکەم یەکیان بریتە لەوەی نەک بگەڕێنەوە بۆ 2003 تا 2005 کە پرۆسەی ینی پێکهاتن و ڕێککەوتنی سیاسی و داڕشتن و پەسەندکردن و ڕفراندۆمی دەستور هۆی لە ڕاستیەوە بگەڕێنەوە بۆ 101 ساڵ لەمەوە پێش بۆ داڕشتنی یەکەمین دەستوری بڵێن دەوڵەتی عێراق کە دەوڵەتێک بوو ئۆزانی بەرهەمی کۆڵۆنیالیزم بوو وەکو دراوسەکانی تر و بەرهەمی دۆخێکی نائاسایی بوو ئەگەر زۆر بە خێرایی سیر بکەین هەموو دەستورەکانی عێراق ئێمە چەند وێزگەیەکمانە دەستورەکانی عێراق 1923 گفتوگۆکانی داڕشتن دەستور دەست پێکا یەکەمین پەرلەمانی عێراق کاری بریتە لە داڕشتنی دەستوری هەمیشەیی بۆ عێراق لەو کاتەیە لە ژێر سایی ئینتیدا بە ئەم دەستور نووسراوەتەوە ینی خۆی دەستور بریتە لە پێکهاتن ینی یەکخستنی ئەو دیدگایانەی دیدگا جیاوازەکانی کۆمەڵگا بۆ ئەوەی بەڵگاندنی بۆ بکرێ و بکرێتە بەڵگەیەکی نووسرا و پێکەوە ڕەفتار و سیاست و ئایندی وڵاتەکەیان پێکەوە دابڕێژنەوە کەواتە پرۆسەکە خۆی لە خوارەوە بۆ سەرەوەیە لە بنیادە عقدێکی ئیجتیماعیە ئەم کاغەزە نووسراوەش پارێزەری ئەم عقدی ئیجتیماعی زمانی ئەم عقد لە سایی ئینتیدابە کەواتە تۆ پێویستەکە ئینسانی ئازادەمە بنووسێتەوە و پێویستەکە کیانی ئازاد بەشداری لە پێگەیانێ بکە و هەروەها ئەجەندای ئازاد و نیشتیمانیش ئەبێ بنووسێتەوە ئێمە لە دۆخێکی وایە کارەکەین نە سەقافەتی نە کولتوری سیاسی عێراق عێراق لەو کاتە هەویەکی زۆر تازەیە بۆ ئەم دەوڵەتە ئەزاین ئەوەی کە ئەوان پیاوت باکووری عێراق و بریتی لە کوردستان خۆی هەر بەشداری لە پرۆسی دەستوری عێراق ڕەت کردەوە بە تایبەت بە محورەتی سلێمانی ئەم پرۆسەیە لە ڕەفراندۆمی دەستورە ئەسڵ بەشداریان نەکرد ئێمە هەر باوەڕمان بەڵێو نەخێری مەلک فەیسەڵ باوەڕیان پێ نەکرد کە عێراق بەبێ بەشانشین کەواتە دەستوری یەکەمی عێراقە دانراوە دەستورێک نییە نە پێکهاتەکان ئازادن و هەروەها لەژێر دەستی داگیرکەر و ئینتیدابایە لەو کاتە ئەنووسێتەوە دووەم وێزگرە دەستوری عێراق بریتە دەستوری 58 کە دویسانە و بەرهەمی کودەتایە ئەوەی کە پێی ئەڵێن شۆڕش و ئەوان هیچی وانە ئێمە وەزانین کودەتا بۆ ئەوەی 1950کەەوە بابەتێکی دوور دێژە حەز ناکەم زۆر پاراوێزی بڕۆم لەبەرەوە ئەو دیسان دۆخێکی نائاساییە حاڵەتی سێم بریتە لە خۆناغی هاتنی بەعس و ساڵی 1969 دووبارە ئەوەی کە ناوی دەستور هەر سەدام حوسێن خۆی زۆر جوان تعریفی کرد وەکو لاسیگ وایە بە دەستی خۆمان ڕایەکێشین و بچووکەکەینەوە ئەو قیادەی قوتریە بریتی بوو لە هەموو ئەو پێگاتنی کە ئەبی عێراقیەکان لەسەری کۆک بنەوە ئەوەی تری پەیوەندی بە ساڵی 2023 تا 2005 ئەوەیە پرۆسەی پێگاتنی ئەم دەستوری کە ئەمڕۆ خۆی بۆتە بەشێک لە کێشە بۆ عێراقیەکان ئەمەش دیسانە دۆخێکی نائاسایی نووسراوەتەوە وەزان پرۆسی ڕوخاندنی بەعس پرۆسێکی ئاسایی نەبوو بۆی ئەگەر ڕۆحی قسەکانم کۆکەمەوە لە دیێڕەکە ئەڵم هەموو دەستورەکانی عێراق بەرهەمی دۆخی نائاسایی سیاسی دەرەوەی عێراقن بەرهەمی خودی نێو عێراقیەکان نەبوون کە بێن دەستور بنووسنەوە بەڵکو لە دەرەوەی عێراق و ڕێکەوتنە نێودەوڵەتی و هاوکێشە هەرێمایەتیەکان ڕۆڵیان هەبووە لە دەستوری عێراقیە ئەم دەستوری کە ئێمەتیایەتی ئێمە لە ناویان دوو خاڵی زۆر گرنگی کە باسی بکەین یەکیان بریتە لەوەی کە درافتی ئەو خاڵ ناکۆکانی کە عێراقیان پێگەێنە هیچی عێراقیان نیانووسیوەتەوە بۆیە نەشیعە نەسونەنە ئەسڵەن یەکی لە درافتەکانی لە بەشی زانستە ڕامیاریەکانی زانکۆی تارانە ئەنووسێتەوە بە ئامادەبوونی فەیلقی قودس و بە ئامادەبوونی قاسمی سولێمانی و ئەو گروپە ئەکادمی ئێرانیە لەوێەوە درافتێک ئەنێرێتەوە بۆ عێراق دوای عێراقیەکان ئەو خاڵانی تر کە پەیوەندی بەشتی ترەوە هەیە بۆی ئیزافە ئەکەن کەواتەمە هیچ بەرەمێرا شتێکی تر زۆر گرنگە باس کرد ئەو ژەوەیە کە
دەستور ئەبێ خاڵی هاوبەشی سێپێگاتێک کۆکاتەوە بەڵام لە ڕاستیە تەنها یەک سوودی بۆ کورتیا بوو با ئێمە بۆ زایۆشە نەڕۆین هەرێمی کوردستان دیفاکتۆ بوو تا ساڵی 2023 تا 2005 دیفاکتۆ بوو ئێمە زۆر پێویستمان بوو هەرێمی کوردستان بەرهەمی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستانە لە هەر چوار پارچەی کوردستان و ئەمە لووتکەی هەڵتۆقینی بە دەستوریکردنی یاخود بە یاساییکردن یاخود چونێ و هاوکێشنە دەوڵەتەکانی دنیاە کە هەرێمی کوردستان و کوکیانێکی سیاسی داخل بێت لە 91ەوە تا 2023 من هەلەمان بۆ هەر نەڕەخسە بەڵام دەستوری عراقی تەنها کورد تەنها ئامانجێکی سەرانی سیاسی کورد و خەڵکی کوردستان بەشداریکردنی لە دەنگدانی دەستورا و پەسەندکردنی دەستور تەنها ئەم خاڵە بۆ ئەوژەوە بود بەڵگاندن دۆکۆمنتیشن بکات ئەو مەطلبەی کە هەیەی ئیتر حرەکەیەکی متەمەڕدی یاخی لە ستاتۆسێکی دیفاکتۆیەکەوە لە واقعەکەەوە بگوازرێتەوە بۆ بزوتنەوەیەکی ینی بگوازرە بۆ کیانێکی ڕسمی دارپیانراو ئەمە دەستکەوتەی بۆ کورتیا بوو بەڵام بەڕاستی ئەمە هیچ پەیوەندی بە دەستورگەرایی بزوتنەوەی دەستورگەرایی لە مۆدێلە باشەکانی دنیاە نییە دروستگای نییە بەڵام بمەیتەوە یەک دقا بۆ شیعە ئەسڵەن باوەڕی بە ئینتقام هەیە لە نووسینە دەستورە سونە باوەڕی بە ئەوە هەیە ینی زمانێکی لەدەست دەرچووە سڵتەیەکی لە کیس چووە بۆی بگەڕێتەوە ینی بەشداری دەبینێت خاڵی دووەم کەوتم زۆر گرنگە بێجگەوەی کە دەستور بەشێکی زۆری خاڵ ئاساسیانە دەرەوە نووسراوە خاڵێکی سەرکیەوە بوو ئەمەیان پەیوەندی بە ئەمریکانەوە هەبوو پارێزگای دیالە سامەڕا لەگەڵ مووسڵ هیچ کامیان ئەمانە بەشداری ڕاستەقینە ئەسڵەن ڕەتیان کردە دەستور و ئێوەزن سێ پارێزگای ڕەتیب کردایەتەوە دەستور نەئەچوە قۆناغی جێبەجێکردنەوە بەڵام سندوقەکان گۆڕا تەزویر کرا لەم دەنگدانەیە ئێمە ئێستا ئەڵێن تەواو کاریگەری ینی هەیە وەکو بڵێ بۆ ڕیوایەت گرنگە ئەم قسە هەبێت کاریگەری یاسێت دەستور ئێستا لە بەردەمانەیە واقعەکە هەیە بۆیە بەڕاستی دەستور تا ئەم چرکەیە ناتوانێت سری بەندە جێبەجێنەکراوەکانی هەر ئێمە ئەسڵەن کورد لە پرۆسەکە دەرکرد عفوم کە مناقەشەکەی ئێمەش بزەبت ئەوەیە ئێمە نایڕەخنە لە دەستورەکە بگرین لە ڕاستیا دەستورەکە ئەگەر وەکو دەستور لەسەر کاغذ سێریکەی ڕەنگەی چێوە لە باشترین دەستورەکانی دنیا ئەمە بە قسەی یاساناس و دەستور ناسەکانش ڕخنەی ئێمە لە فاوندیشن لە پێش لە ژێرخانی ئەم دروستبوونی ئەم دەستورەیە کە ژێرخانەکەی ئامادە نییە بۆ دروستکرد وەکو هەموو دەستورەکانی دیکەی عراق کە جەنابەت باس کرد ینی ئەگەر دۆخی نائاساییە جا ئەو ینی ئەو جێڕانەوەی تۆ منەباتەوە بۆ مۆدلێک ینی ئێمە کە باسی فیدرالیزم ئەەکەین لە دنیا بۆ وڵاتانێک کە هاوشێوەی عێراقن وڵاتانی فرانەتەوە فرە کلتور و فرە مەسەبن ئەوەی کە پێیان لە جۆرە لە دیموکراسی تەوافقی یا جۆرە لە فۆرمێکی دەستوری یا فیدرالی کە ئەمانەوە کە بەیەکەوە بژین دیار بەیەکەوە بەشدارم لە دروستکردنی دەوڵەتە فۆرمێکی پێڵێن coming together ینی هەمویان بەیەکەوە کۆبکەوە بیان خەنا و دەفرێکەوە یان holding together یان هەمویان بەیەکەوە شتێک بپارێزن شتێک دروست بکەن شتێک بەرگری لێ بکەن لە ڕاستیە ئەوەی کە لە عێراقا ڕوەدا بۆیە کە بۆی وەکو جەنابەت جوان باست کرد مناقەشەکەی ئێمە ئەوەیە ئەو بارودۆخەی کە فیدرالیزم و دەستورتیایە لەدایکە بێ بارودۆخێکی سروشتی نییە و ئەم مێتۆدە مێتۆدی هۆلدینگ توگەدەر نییە واتە ئەمە مێتۆدێک نییە کە بەیەکەوە لە دەوری پرسێکی یا دەستورێکە یا لە سیستەمێکی سیاسە کۆبنەوە بێکەوەش ئەرکی پارستن و بەجێگەیاندن و جێبەجێکردن و پەرەپێدانی بگرنە ئەستۆ لە ڕاستی ئەمانە هەریەکەیان وەکو دۆخێکی کاتی ڕاگوزەری پراگماتیستی سیرێکن وەکو جوان باس کرد بەسەر شیعە بەنیەتی تۆڵەسەرنەوە سونە بەنیەتی گەڕانەوە بۆ دۆخی ڕابردوو ڕەتکردنەوەی ئەو واقعدا سەپاوە بەڵام هیچی بەدەستەوە نیە کوردیش بەنیەتی ئەوەی کە ئەکرێ ئەمە هەنگاوێکی باشتر بێ بۆی ئۆتۆنۆمیەکەی خۆی زیاتر جێگیر بکە ئەوەی بەدەستی ناو لە دەستینەدا بەڵام مانای ئەو نییە کە کورد ڕازیە یان کورد خەونی سربەخۆیی نییە یان کورد باوەڕی تاوەتی بۆ هەیە کە ببێتەوە بەشێک لە عێراق و عێراق دروستکاتەوە ینی ئەوەی لە عێراق دەستورەکەی بیر نەچێتەوە هەر لە کاتی پرۆسی دەستوری ینی دەنگدان لەسەر دەستوری عێراق لە 2005 لە تەنیشت هەر سندوقێک لە کوردستانە سنووقێکی ڕفراندۆمێکی ناڕستمیش دانراوە زۆرینەی کوردستان دەنگی بەو ئەوەیە هەرەوە بخۆی دەلالەتێکی مهم ئەو بڵاتەوەی ڕفراندۆمی کە 2005 ئەسڵی نیەتەکە ئەمەی تەنیشتیانە ناڕستمیەکەیە بەڵام ئەوەی کە ناچارین ئەوەی پێڵەن ینی ئەجا هەر لەوەیە کاک دکتۆر پەیامێکی ڕەمزی زۆر گرنگکەیە لەوەیە هەرو حرەکەی بزنەوە ڕفراندۆمی کە دروستە بە سندوقەکە لە پاڵ سندوقی دەنگدان بۆ دەسوودانە ئەوێ یەک پەیام بگەێنێ ئەوژەوەیە کە ئەوەی وتت ئێمە
ئەگەر لە دەستمان بێ ئەگەر ئێمە دەسەڵاتمانە بێ ئەگەر ئێمە چۆیسمانە بێواتە بژاردەمانە بێ بژاردە یەکەمی ئێمە سربەخۆییە بەڵام لەپاڵ ئەم بژاردەیەدا ئێمە لە بەردەم بژاردەیەکی ناچاریدان بۆیە بژاردەی دووەممان دیسانەوە بژاردەیەکی جۆرێک خۆویستانەیە بەڵام هەڵبژاردننی فیدراالی ئەمە بۆ خۆی مانای ڕەمزی گەورەی هەیە لێکدانەوەی تر بەسە تۆ بە هەموو وەکوتم من هەرێمی کوردستان بەرهەمی ڕزگاری خوازە ئەو خەباتەیە ئەم ئەڵێ ینی ئەوە دەلالەتی ئەوەیە مادام دوو سنووردانراوییان بۆ سەر بەخۆیشان بۆ فیدراالی کە ئەم دوان نابێ بەیەکەوە بن ینی تۆگە دەڕدەستدا نابێکەوە بەڵام بەیەکەوە دانران ئەمەی کە ئیکەم نیوەی ڕێگەی منە نیوەی ڕێگەی منە تا ئێرە هاتووم نامەوێ ئەمەوێ خشت لەسەر خشت بەرە و ئاماجە گەورەکە بڕۆم بەڵام لە ڕاستیە ئەگەر سێری وڵاتانی دیکە بکەی مۆدلی تر وردن ئێمە تۆ ئشارە بەندی وڵاتی فیدراالی کرد مۆدلی سویسرامانەیە مۆدلی ئەمریکاشمانەیە لە مۆدلی ئەمریکا داڕشتنی دەستور لە ساڵی 1976ەوە ئەمریکان بەشار بە کولتور بەهێزی نەرم بە توندەهێزی خۆیان لە پرۆسەیەکی شێلان و هەڵێنجان و قوڕێکی سەناعیەت شتێک نییە ناوی ئەمریکا بێت کۆمەڵە مستعمراتە شەڕەکەن تەنانەت سەرکردەی سوپاکەی خۆیان جۆرج واشنتن خۆی بەشێکە لە سوپای ئەمریکا یەت ئەی شێلێ هەڵەگەڕێنەوە دوایی لە 76 77 دیدگایەکی هاوبەش دروستە بێ شەڕ پێکەوە بەڕێوە بن بەڵام نازانە سەرچێڕەکەون دوایی لە 83 دوایی تاگاتە 87 وانە پرۆسەکە بەو هەموو ساڵەت ئەپەڕێ ئەمجا ئەگەنە شتێک کە پێڵێن دەستور ئەوەی کە پێڵێن باوکانی بنیادنەر کە ڕۆڵیان هەیە لە دامەزرانی دەستورە ئەویش هێشتا کۆمەڵێک ویلایەت ڕازی نین ئەم دەستورە بەشی ئەوانشی تایشتەوە بەڵام لە عێراقا ئێمە هیچ دەستورێک ئەمەیان نبینی من نامێت تەفاسی دەستورەکانی پێش و بڕۆم کە تو ئەزانی دەستورەکان چۆن داڕن دیدگای کەسێک و مرکزگەرایی ناوەندگەراییە حساب نەکردن سەپاندنی هەویەیە کە بەسەر هەویەکانی دیکەیە ئەمە لە عێراقا زاڵ بووە لە دەستوری عراقی ئێستاشا وەکوتم کورد بە نیوەی ڕێگەی ئەزانێ ئەمەی تر زۆر بە خێرایی بە فشارێکی خێرا هەروکو دەستورەکەی 24 لە 24 پەرلەمان 2 ساڵی لە بەردەسایە کە دەستوردا ڕێژێ بەڵام لەو 2 ساڵا هیچ ناکەن هێزەکان هەوڵی ئەوەی کە پێڵێن فەوزای خەلاق بە شێوەیەکی ینی چوزانم بە شێوەیەک دروستکە بەرامبەرەکە تەنگەتاوکە هەردوو ئەڕۆن دقەتی هەموو ئەو دەستورام کە نووسراوە کاگرابن لە تاریخی عێراقا لە پەرلەمانە تەمان بەشێ بە فۆرم لە پەرلەمانە نووسراوەتەوە ئەو کاتە زۆرێکە لە بەردەستیانەیە تەنام دەستوری هێنیم کوردستانیشە کە بڕیار بوو پەسەند کرد کاتێکی زۆر لە بەردەستیانە هیوا فرسەتی 4 ساڵ لە بەردەسا بووە کە دەستور بنووسێتەوە ئەم فرسەتە کاتەکەی خواردوێتی مناقشە جدی نەکردووە لەسەر شتی لاوەکی ڕۆشتووە تا گەشتۆتە ئەخیر کاتی بەسەرچوونیەتی لەو دەقانە ئەتر شەو ڕۆژ زۆربیان جەلسە بەکراوی ئێڵەکە ناقانونیە فێری ئەم ئوسلوبن لە عێراقا ئەم مۆدلە دروست بووە تۆ جەلسەی پەرلەمانە بێ داخیت باز بەڵام لەبەری تێیپەڕێنی پەلەپەل جلسەکە ینی کۆبوونەکانی پەرلەمانیان دانە ئەخست بە شەویش پەرلەمان دەستوری 24 دەستوری 2005 بە هەمان شێوە لە کۆتا لەحزەکانە بە فشاری ئەمریکیەکان بە فشاری ئێرانیەکان بە فشاری وڵاتانی ئیقلیمی پەرلەمانتاران کۆکرانەوە بە زۆر بۆ ئەوەی ئەو دەستورە تێپەڕێنن لە کاتێکا تۆ ئیشارە بەوە کرد کە دەستور لە بنچینەیە بریتە لە پێکهاتن و نزیکبوونەوە و تێگەشتنی پێکهاتە زۆر ناکۆکەکان لەسەر یاریەکی براوە چکە منە بێ سێجار بڵێن براوە سنە و شیعون بەڵێ ئەبێ لەسەر سێجار براوە ڕێکەون و پێکەوە ئامانجێکی هاوبەش ببینن ئەویش یا پاراستنی شتێکە کە پێشتر هەبووە کە بریتە لە عێراق کە تۆ زانی لە سایکۆلۆژیای هیچ عێراقیەکە شتێک نییە ناوی وحدەتی عێراق بێ لەبەری کورد ئەڵێ من نیوەی ڕێمە سنە باوەڕی وایە شیعە و کورد عێراقی نین کاتی خۆی ساتەڵ حوسەری بەرهەمی ینی هەم ڕایۆشکاری مەلک فەیسەڵ بوو هەم بەڕێوەبەری سەرجەمدانانی پرۆگرامی پەروەردەیی عێراق بوو کە هەوی نیشتیمانی عێراقی دروستە کرد باوەڕیا بوو شیعەی عێراقیمان نییە و هەر کەسێ شیعە بوو عێراقی نییە حتا جەواهری کە شاعری گەورە ساڵ 1939 لە ڕادیۆ دەریەکات و ئەینێرە بۆ ینی دەریەکە لە عێراق ئەینێرێتە دیاسپۆرا و هەروەها شیعەش باوەڕی وایە عێراق سنە داخلی بووە نەگی سنە بێ بوو بە شیعە بەس مەچی بوو یان تۆ سیرکە بە فشارێکی زۆر ئەم دەستورەتی ئەپەڕێنرێ بەڵام بۆ هەریەکەیان لە ئاستی کاتی و تەکنیکا دەستکەوتێکی هەبووە بۆ هەرێکێکیان سنە دۆخی ناچاری قوڵکردن ئەوەی کە زیاتر نەچەوسێنرێن بۆی بمێنمەوە یاری حیاتی کرد یاری ژیانی کرد بۆی بمێنێتەوە بەشدارێکی شەرمنانەی کرد شیعەوتی کاتی وەکو توقیە بەشداری کرد و بۆی کە تا بەهێز بێتەوە واشی کرد لە 2016 بینیمان چی کرد زووتر کوردیش بەڵگاندنی بۆ دیفاکتۆی خۆی کرد بیکە بە نقطەیەکی قانونی
لە کاتێکا دەستور پرۆژه داڕشتنی دەستور هیچ یەکێک لەمانە ئامانج داڕشتنەکەی باسی ئەوسل وین وین سنە کورد شیعە قسەیەکی فالە حەبجەبارم بێتەوە لە باسی دروستبوونی دەوڵەتی عێراق ئەڵێ دەوڵەتی عێراق لە 1920 کە دروست دەبێت لەسەر ئەساسی تەحالوفێکی هاوپەیمانێتێکی شیعی سنی دروستە بێ بە بەشداری پێکردنی کورد لە 2023 هاوپەیمانێتەکە شیعی کوردیە بە بەشداری پێکردنی سنە واتە ئاکتۆرەکان ئەم جیایە کاتەوە لە دەستپێکی عێراق ئاکتۆری سەرەکی سنە و شیعان بەڵام کوردەکان بەشداریان پێکرێت لە 2023 عێراقی 2023 شیعە و کورد دروستێکەکەنەوە بەڵام سنە بانگەکەن بۆ سەر دوای 100 ساڵ شوێن گۆڕکەیە شوێن گۆڕکەی ڕوویاوە هێشتا هەویەکان ئالیەتەکان هەمان ئالیەتە هەویەتەکانیش هەمان شوناسن ئەمێ سەرنجە ڕاشم بۆ لای بابەتیشکە بووی کە تۆزێ نزیک بینەوە لەمەی کە پوختی کەنەوە کە ئێمە بۆ گەیشتونێتە ئەمڕۆچی ڕۆدا ئیتر لە دوای ئەم قۆناغە کە تێپەڕێ لە سەردەمی مالکیە بە دەقیقی یعنی ئەمە هەموو توێژەران و بەڵگەی میدیایەکانیش لە سەردەمی مالکیە بە دەقیقی وتارێک لە ناو شیعە سەرەڵدا وتاری زۆرینەی تایفی واتە مالکی بە سەراحەت ئەڵێڵێ ئیتر ئێمە ئیتر ئەو دوای ئەوکە ئیتر بەهێزە بێت و پێگەی خۆی بینێ و ئەمانە لە حکوومەتە مالکی ئەبێتە خاوەنی ئەو گوتارەی کە ئەڵێ شیعە لە بەرەوەی زۆرینەیە لە عێراق ئەبێ حکمی زۆرینەش بکە و زۆرینەش ئەبێ لە دەستی شیعەیە بێ واتە وڵات ئەبێ وڵاتی شیعە بێ واتە زۆرینەی حکمی شیعە بێ ئەم تێگەیشتەی مالکی ئەبێتە دەستپێکی تێگەیشتێکی خەتەرناک بۆ هەڕەشەیەک لەسەر پرۆسی سیاسی عێراق و لەسەر ئەوەی کە ناوینراوە دەستور و هەر تێگەشتن نەبوو کردەیش بوو دێمە سەر ئەو کە ئەبێ بە کردەی و لەسەر ئەوەش کە ئەو بۆمبەش کە ناوی مادەی 130 لە دەستورە جێگیر کرا ئەمەش ڕەنگە لە کاتێشکەیە دەرفەت بێ زیاتر قسەی لەسەر بکەین بەڵام لەوەیە تێگەیشتنی مالکی بۆ مەفهومی زۆرینە تێگەیشتێکە بەنمەمنای سیاسەکەی هەڵەیە لە ڕووی معریفیەوە لە بەرەوەی لە مەفهومی پەرلەمانیدا لە مەفهومی دیموکراسیدا باسی زۆرینەی پەرلەمانە نەک زۆرینەی تایفی تێگەشتی مالکی یا شیعە لەمەیادا کەوتە هەڵەی گەورەوە و ئەم هەڵەی کرد بە باجی گەورە بۆ عێراق ئەوە بوو کە پێی وابوو زۆرینە مانای وایە زۆرینەی تایفیەوە تا زۆرینەی دانیشتوانە لە کاتێکا مەفهومی زۆرینە لە وڵاتانی دیموکراسیدا زۆرینەی پەرلەمانیە ئەکرێ کورد و سونە و شیعە بەیەکەوە زۆرینە دروستکەن ئەکرێ تورکمان و سنە و کورد بەیەکەوە زۆرینەی پەرلەمانی سیاست لە ئایدۆلۆژی نییە لە ئایدۆلۆژی نییە لە دمۆگرافیش نییە لە زۆرینەی کوتلەی سیاسیە ئەمە ئەڕوا ئەگاتە ئەوەی کە ئیتر مالکی ئەبێتە عەرابی ئەم سیاستە سیاسەتی تایفی و سیاسەتی وەدەرنانی کورد و سیاسەتی وەدەرنانی سنە و پەل ئەچێشێ بۆ سەر هەڵدانی داعش و هاتنلیمیشی هەیە بڵێ ئەمە ڕوو ئەدا ئێمە ئەگەینە قۆناغی 2014 کە ئیتر بە تاوەتی بە ڕسمی ئێمەکوێنە بەردەم فایلی برانی موچەی هەرێمی کوردستان و دەستبردن بۆ ئەو ڕێککەوتنی کە تا ئەو کاتە لەناو بودجەیە بە جۆرەی مادەی 120 کە تەسبیت کراوە کە بودجەی ئیقلیمە ئەمانە هەمووی ڕێکرا وازەوەش بێنە کە لە 2010 بەغدا ناتوانێت لەسەر یاسای نەوت و گاز ڕێکەوێت کە لە کاتێکدا ئەمەشە لە دەستورە ڕێککەوتن لەسەر کرا بەگەر بێت و مرکز ناتوانێت نە یاسای نەوت و گازێکی گشتی نیشتیمانی تێپەڕێن کە 2010 پرۆژەکە لە پەرلەمانە ئەبێ ئەقالیم بۆ هەیە خۆی تعلیمات دەرکا بۆ فرۆشتنی نەوتی خۆی کە پرۆژەی نەوتی هەرێم لە 2009 بەدواوەدادێ ئەمانە هەمووی سلسلەیەک ئەوەی کە پێڵێن سلسلەی ئسکلیشن یان پەرەسەندنی ڕووداوەکان ئەمە دەست پێکار ئیتر لە داعشەوە پەل ئەچێشێ بۆ ڕفراندۆم پرسیاری من ئەوەی حەزەکەم سەرنجی بۆ ئەو ڕابشم بۆچی کورد لە هەموو ئەم ماوەیەدا لە 15 ساڵی ڕابردووە تێنەگەیشت چی ڕووەدا لە عێراق بۆچی پارتیوێچێتی لەم مەترسی ئەم قۆناغا یان ئەگەر ئەوەی کە ئەمان ئەیانزانی چیان دووریەوە بەشداریان لە چیا کردووە بۆچی خۆیان بۆ ئەمڕۆ ئامادە نەکرد بۆچی بەردەوام بن لەم سیاسەتەی بۆچی نەیانتوانی نیشتیمان سازی بکەن بۆچی نەیانتوانی دامەزراوە دروست بکەن بۆچی نەیانتوانی ڕۆڵی یاسا دروست بکەن بۆچی نەیانتوانی ئەو نەوتەی کە 20 ساڵە بەڕسمی و ناڕسمی ئەیفرۆش نەیانتوانی بەشێک لە داهاتی ئەم نەوتە بەکاربێنن بۆ ڕۆژی کە ڕۆژ دەزەکان بەکاربێنن حەزەکەم لەسەر ئەو مناقەشەکەمان دەست خۆش بێتیان ڕاستی خۆی دەستور پرۆسێکی زۆر گرنگە لە شوناسازی مجتەمع ینی پێگاتە جیاوازەکان تێکەڵ بکاتەوە بەرهەمی دەوڵەتی مۆدێرنە و بە تایبەتیش لەم بەرهەمی دەوڵەت نەتەوەیە لە دنیات بەرهەمی ئەوەیە ینی کەواتە
دەستور خۆی بریتە لە سڕینەوەی بازنە بچووکەکان ئایدۆلۆژیا بچووکەکان یاخود ئایدۆلۆژیاکان یاخود ئەو خلافە گەورەیە کە لە سنوورا بێت لە ئایدۆلۆژیا بێت لە تێگەیشتنا بێت لە بەڕێوەبردنی دەوڵەتا بێت ئەبێ ئەمان نزیک کاتەوە لە یەکدوانە ئێمە زۆر بە ئاسانی ئێستا من پێویستم بەوەیە چەند توێژینەوە ئەوانی لێ بکەم هەر سەیری کارنامەی حکوومەتێک لە دوایەکانی دەوڵەتەکانی عراق بکە و کارنامەی حکوومەتەکانی دوای ئەم دەستور تازەش 2023 بکە ئەبینی کە ئەم دەستورە نەک نەیتوانیوە شوناسێکی مشترک بۆ کورد و شیع و سونە دروست بکە بە پێچەوانەوە چەسپاندنی کردووە بۆ ئەو شوناسە یعنی زیاتر زەقی کردوونەتەوە هێشتا کورد بە فرسەتی زانیوە لە پێناو ئەم دەستوریە داوایشتی تر بکە شیع بە هەمان شێوە سونەش بە هەمان شێوە نەیتوانێت بکات هەر ئەوەی کە تۆ باسە کرد مالکی بیر لەوە کاتەوە کە ئەمە کاتی ئەوەیە کە بە زۆرنە ئیشکەین خۆی پشتکردنە لەو ئامانجەی کە بریتە لە یەخستنی شوناسە هاوبەشەکان و بێکەوە یاریکی براوە دروستکەن ئەمەی نەکرد داخەکە لە ئەوەی کە پەیوەندی بە کوردەوە هەیە یەکەم بۆی مەبەستەکەمەوەی بۆی ئێمە هەر تۆپەکە نەخێنە ساحەوە بەڕاستی ئێمەش سیاسەتی هەرێمی کوردستان نخبەی سیاسی هەرێمی کوردستان لە 20 ساڵی ڕابردووە هەڵەی استراتیجی گەورەی کردووە کامڕۆ باجەکەوێت خەڵک باجەک یەک شتمان هەیە ئێمە ئەگەر سەیری جوڵانەوەی سیاسی بکەین داشکاندنی بەخۆیەوە بینی ینی داشکاوتر لە چاو ئامانجە پێشینەکە دروست بووە ینی هاتوتە خوارەوە جار بەجار ئامانجەکانی شکێنراونەتەوە بچوو کراونەتەوە و لە پۆڵسی و لە سیاسەتی گشتیەوە بوون بە سیاسەتی حزبی و سیاستکردنی ڕوت سیاسەتی کاتی لە ئایندە بینی و استراتیژ بینیەوە بوون بە تەکنیکگەرا و ینی زۆر ئامرازگەرا لە سیاستکردنا یەکێتی و پارتی خۆی تەجەلابووی ئەم جۆرە تێگەشتن لە بزودنەوەی ڕزگاری خوازی کرد و جوڵانی سیاسی کوردیە یعنی نەک هەر نەیان توانیوە لە استراتیژا بیرکەنەوە لەوەی کە ئیداری هەرێمی کوردستان بکەن بەڵکو لە تێگەشتنی خۆشیان بۆ دەستورەکە و بۆ بەڕێوەبردننی عراقیش نەیان توانی ئەم فرسەتە بکەن بەو ینی بیخەنە خزمەتی ئەو نیەتی کە باسمان کە لە سەرتاوە کە تۆمە نیوەی ڕێیە ئەمە نیوێت لانێکم بۆی ئەم نیوە ڕێم زامنکەی ئێستا نەک هەر نیوێ ڕێکەمان زامن نەکراوە بەڵکو ئەو ڕێکەوتنە کاتیەش کە بریتە لەوەی کە دەستور لانێکم دیفاکتۆی هەرێمی کوردستان بپارێزێ نەیتوانی ئەوش بپارێزێت نەتوانیمان سەروەتی عراق دابشکەینەوە کە توایە بەشێکی هەرێمی کوردستانی پێ ئاوادان بکەینەوە بەو شێوەیە کە بنیادی و ژێرخانی بێت نەتوانیمان فڕۆکەخانەکان نەوتەکەمان پەیوەندیەکانمان نوێنەرایەتەکانی حکوومەتی هەرێم ئەوانە تەرجمەکەین و بگرە لەو لیژ نەشە ئەوەی کە تۆ ینی زۆرینەی شیع کورد نەمانتوانێت لەوە کارت بەکارت بکەین لە تەفسیری مادەستوریەکانە بۆ منە تەفسیرە بکەن بۆ ئەوەی کە داهاتی سیادی چییە و داهاتی نانەوتی چییە و داهاتی لۆکاڵی چییە و داهاتی سەرانسەری عراقی کامەیەت ئەبین ڕۆژانە کێشە دروستە بێت نە ئەوان ویستوانە بیکەن نە ئێمەش توانیمان خۆ ئێمە دەردی ئێمە بێمە بیکەین ئەبێ ئەبووە یەکێتی و پارتی و ئەو هێزانی کە شەریک بوو لەگەڵیا ئەمەیان بکردایە لەوەیە بۆیە بینی ئەمانجەکە شتێکی تر کە زۆر مەترسیدار بوو ئەوژەوە بوو تۆ مادەی سەوچل هەوڵێکی باش بوو تۆ باسی واقعەکەم باسی ئامانجە گەورەکە ناکەم مادەی سەوچل و مەسلەی یەکلاکردنەوەی سنووری هەرێمی کوردستان خۆی دەستوری بێ ئەم شتانە یەکلای کاتەوە سنووری هەرێمی کوردستان لە مادەی 58 دەستوری کاتێکەوە خزێنرایە ناو دەستوری هەمیشەیەوە وتەمان دۆسێکە کۆنا لە ساڵی ئەگەر ڕێگەم جۆرا بەدێت ساڵی 1920 یەکەم تێکچوونی بینی حکوومەتی شێخ مەحموود لەگەڵ نەیارەکانیا لەگەڵ بەریتانیا لەگەڵ عراقانیە لەگەڵ عراق لەسەر کەرکووک تێگەچێت ئەخریەت بەس عفوم کە یەک قەوزیەکێ لە کێشەکانی مادەی 130 ئەوەیە کە ڕێگە نادا سنووری هەرێمی کوردستان دەستنیشان بکرێت یعنی ئەمە بۆمبێکە لە حەملینەوە هەتا شنگال ئەڵێ ئەمە ناوچەی جێناکۆکە تۆ نازێ ئەم جێناکۆکە کەی دەستنیشان من نقطەی تێگەشتمە لە مەسلەی بە قەیرانبوونی دەستور یەکەم جار یەکەم بەرکەوتنی کورد لەگەڵ عراقیەکان نێ لەسەر کەرکووک لەگەڵ بەریتانیەکانە یعنی حکوومەتی شێخ مەحموود لەگەڵ بەریتانیا تێگەچێ و ئەوش لە بەرامبەر دوو جێگری کەرکووکی خۆی دائانێ دوو کەس کەرکووکە بەس لەبەر یان وەکو دیسکۆرسێکی ڕوبەڕووبوونەوە ململانەی مەیدانی لە دیسکۆرسەکان بۆیە ئەمە ئامانجی بجوتنەوەکە بۆ تەنازولی لەمە نەکرد و تەنازولی بکردای لە دیالە و لە کەرکووک شێخ مەحموود حکوومەتەکەی درێژتر ئەبوو عومرەکەی سێرێک ئەگەر بینەوە بۆ 2023 بەرەو سەر بینەوە بە دەستوری هەمیشەیی لە دەستوری هەمیشەیە ئەم بزوتنەوە کوردیە کە ئێستا نوێنەرایەتی ئەو بزوتنەوە کوردی کۆناکە هیچ ئەم ئامانجەی نەماوە بەڵکو بە پێچەوانەوە لە بری ئەوەی لەسەر ئامانجەکان بکە بە واقع و تەرجمەیان کا بۆ یاسا و بۆ سیاستکردن بە پێچەوانەوە تۆ وازی لە مافەسەرەکیە
نیوە مافسەرەکیەکان بێن هێناوە لە دەستوری عراقیە هاتووە پرۆسەیەک زۆر کردووە بە تەکنیکی و بە سیاسەتی یومی سیاسەتی ڕۆژانە تو جاران لە 2005 تا 2014 شەڕ لەسەر مادەی 140 بوو کە ئەوان یان جێبەجێ ناکەین ئێستا لە شەڕ لەسەر 200 ملیار و 120 ملیار و ینی پرسەکە کراوە بە دوو جار کراوە بە ڕقمی جارێک کراوە بە مەسلەی لە کاتێکە نابێت ئەم جۆرە پرسانە مەسلەی ینی بە دەنگدان بە زۆرینە هەرێمەکان دانان لێر ولاچن فیدرالیزم مافەکانی هەرێمەکان لێرەیە پرسی دەستور بێ پرسی مافی ئینسانە ئەگەر یەک ئینسانیش بێت پێکاتەکان کەمینە زۆر جوان ئیشار بکرد ئەوە نییە تۆ بیت مادام ئەگەر ئامارێک گوت هەرچەنەوە ئامارەش ڕاست نییە کە لە شیع لە عراق زۆرترە ئێمە ئامارەکە گومانی لەسەر ینی قسەیەکە لە 152 بۆ 53 سونە زۆرینی عراق ئەگەر کوردی لەگەڵا کۆکەیتەوە تەمن هەیوەکان زۆر دقیق نین بەڵام گریمان واش بێت کورد هاتووە پرسی کردو بە ڕقمی سیرکە مەسلەی بودجەی هەرێم مەسلەی مادە سەرەکیەکانی ناو دەستورە 126 ئەبێ پرسی سەلاحاتی هەرێم لە دەستورە جێگیر کرا بێت جارێک نەچێتە ناو سیاسەتەوە بەڵام یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم مەوزوعی هەر فرامۆش کردووە مەسلەی مادەی سەوچی هەر فرامۆش کردووە سیرەکەی دوو جار کردوێتی بە ڕقم یەکەمیان پرسی مادەی سەوتۆ ناو بۆمبی تەوقیتراوە من کاتی خۆی لە تارێک ناوە قماری سەوچل نازانی ئەیبێت یا ینی کردی بە پرسی ژمارە هات پرسی خاکی تەحویل کرد بۆ پرسی ژمارە لە کاتێک ئەم ژمارە ئەگۆڕێ بەڵام خاک شناسەکەی ناگۆڕێ کەوات ئەوگرافی بڵێ ئەمەی گۆڕی دووەم پرسی موچە و سەلاحاتی هەرێمی کرد بە پرسی ڕقم لە پەرلەمانە کە هەردووکی لە هەموو دنیایەت مەسەن تۆ سەری ئوسترالیا کۆنەکان بکە ئەوەی کە ینی گەلە ڕەسەنەکانی ئوسترالیا لە دەستورە کۆمەڵی ئیمتیازیان پێدراوە 100 جار دەیان کۆچ ڕوو بکاتە ئوسترالیا لە دەستورە ئەم بابەت نایێنێتە ناو پەرلەمانەوە ئایا مافی کەم بکرێت یا زیاد بکرێت مافەکە جێ لە کاتێک ئەمە پێگاتێکی ئەتوانە هەر دەریان کەن ئەو نەکە من بەڵام بە پێچەوانەوە عێراق کە سێ پارچەی هیچ کامیان کەمینە نین آخر ئێمە نە سونە کەمینەیە نە شیعە کەمینە نە کوردیش کەمینەیە کەچی سیرەکەی تێگەیشتنی ئەوەی کە تۆ ناتێگەیشتنی زۆرینەی ئایدۆلۆژی یا زۆرینەی تائیفی یا زۆرینەی ناوچەگەر زاڵ بووە بەسەر مافی ئینسانە لە مامەڵەکردن لەگەڵ دەستورە و لەگەڵ حکوومەتەکانیشە ئەمە یەکێک لەو کێشانەی کە بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و یەکێتی و پارتی و حکوومەتی هەرێمی کوردستانی وا لێ کردووە ئەگەر دقت بێ یەکەم جار پرسی باوەڕی بەسەر بەخۆیە بە سەردەمی سمکوێش کاک و شێخ عەبدوڵڵایە دوای قازی محەممەد مۆدلێکی زۆر بۆ خۆی باش بوو بەس بۆ ئێمە خراپ بوو کردی بە ئۆتۆنۆمی بۆ کوردستان دیموکراتی بۆ ئێران هەر ئەم مۆدلەیە کاغی ڕابەر هەر ئەم مۆدلێ هاتوون چیان کردووە یەکێتی و پارتی لە دوای 50 ساڵ نیو قەڕن نەیانتوانی پەرە بە مۆدلە بن پەرە بەو پێشەنگبوونەی ڕۆشنبیری کورد بن پەرە بەو تێگەیشتن هاوچەرخە بکەن کە لەسەر مافی مرۆڤ وەساوە هاتن هەمان میتۆدی بچووکراوەیان لە دەستورە جێگیر کرد نەگەر جێگیریان کرد جۆرێک تر دیسان و تەنازولیان لێ کرد کە ئەویش ئەوە بوو بریتە لەوەی کە تۆ دەستورەکەیان فرامۆش کرد هاتن بە ڕێکەوتنی کاتی سیاسی سێرکە ئەم شەو هەموو کورد چەڵە لێ یا بۆەوەی کە ڕێکەوتن کراوە بەڵام ڕێکەوتن بۆ دوو مانگە دوم ڕێکەوتنەکە لەسەر ڕقمێکە کە تۆ بۆی هەیە لە بچووکترین معادلاتی ئەقلیمیە تۆ 120 ملیار نەبێ بێ بەخە یعنی کورد خۆشی ئەم تەنازولەی بەخۆی کردووە و بەداخەوە ئەمە بۆی ماکەکە بمەوە بەداخەوە لەم ڕۆیە لە دنیاە تیۆرسێنی ئامانجگەرا و نخبە و ئینتەلیجنسیای میلەتان هەمیشە مزایدە ئەەکەن بەسەر سیاستە و هەمیشە ئامانجی گەورە بۆ پرۆسی سیاسی دروستەکەن بۆ ئەوی سیاسەکان لانێکم بەنیوەی ئەوە بگەن لە کوردستانە بەداخەوە زۆرینەی ئینتەلیجنسیای کورد زۆرینەی میدیا بەشێکە لە پاکێجی تەنازولی حکوومەتی هەرێمی کوردستان و بوون بە تیۆرسێنی سازش ئەمە وای کردووە کە من لە داهاتوە هیچ گلەیەک نەکەم لەوەی کە بڵێن لەوانەی پێشخۆمان چونکە ئێستا کە بەراورد دەکەی لە 92کە ئێمە ئامانجمان گەورەتر بووە تا ساڵی 2025 ئەمە بریتە لە تیۆرسێنیکردن بۆ سازشکاری کە زۆر مەترسیدار دەستت خۆش بێ ئەگەر ئینز لەسەر بێ من گفتوگەکەمان لە چەند خاڵێک کۆکەم لە بەرەوەی کاتەکەمان تەواو بووە ئێمە باس لە دۆخی ئەمڕۆ ئەکەین و گەڕاینەوە بۆ ئەوەی کە ئەساسی ئەم پرۆژەیە فشۆڵ و لەرزۆک بووە بەو دلیلی کە باسمە بەو دلیلانەی کە باسمان کرد بۆ تێڕوانینی سونە شیعە کوردی بۆ دەسور و بۆ فیدرالیزم ئەم تێڕوانین و ڕێککەوتنە فشۆڵە لەرزۆکە تەنانەت کە لەرزۆکیشە لە 2014 بەداوە بە تاوەتی تێکەچێ لە 2014 بەدواوە سونە بە تاوەتی ناوچەکانی سونە ئەبێتە بەشێک لە زۆنی داعش و پرۆژەی تونند و تیژی جیهادی سونی و لەژێر سەتری داعشە کە بە ماڵوێرانی عێراق و هەموو ناوچەکان و
ناوچەکانی سونەش کۆتایی و ئەمە پەیامێکی زۆر ڕوونەکە سونە هیچ کات بەشێکی ڕاستەقینە نەبووە لەم پرۆژەیە لە 2017 کورد پەنا ئەبا بۆ ڕیفراندۆم و ڕیفراندۆمەکە بەو هیوایی کە وڵاتان پشتگیری بکەن و دوای ئەوە ئەنجامی ڕفراندۆمیش دەرەکەوێت کە هیچ کەس پشتیوانی کوردنیەوەی مەرگی دەستوریشە بەڵێ بۆی ئەمێ ئەوە بڵێم ینی کورتکرێەوە قسەکان لەم ئارگۆمنتەکەی ئێمە لەوەدایەکە لە 2014 بەدەوە لە لای سونەوە دەستور و پرۆژەی فدرالیزمە کۆتایی پێهات لە 2017 لەسەر لە دوای ڕفراندۆم ئەم دەستور و پرۆژەیە کۆتایی پێهات بەڵام دوایەوە کە هەموو دنیا پشت لە کوردەکە و کورد ئەکەوێتە بەردەم گەڕانەوەیەکی پارادۆکس واتە سیاسەتێکی پارادۆکس و متەناقز لەگەڵ عێراق هەم ئەبێ لە پێناومانەوەی خۆیدا بگەڕێتەوە سەر بە بەغدا بێ هەم ئەبێ شەڕی مانەوەی خۆشی لەگەڵ بەغدا بکە ئەمە ئەم سیاسەتی پارادۆکسەیە ئەم سیاسەتی دژبەیەکەی کە تا ئەمڕۆژ لە ئێمە لە هەرێمی کوردستان هەمانە بۆ ئەوەی بڵین هەین بۆ ئەوەی بمێنینەوە بۆی وڵاتانی ئیقلیمی دەستدرێژی نەخەنەسە ئەبێ بڵین ئێمە سەر بە بەغداین بۆ ئەوەی شەڕی خۆشمان بکەین ئەبێ دیسان شەڕ لەگەڵ بەغدا بکەین شەڕی ماف بکەین شەڕی موچە بکەین شەڕی نەوت بکەین شەڕی نام بکەین ئەم سیاسەتە پێمان ئەڵێ ئەوەی کە ئەمڕۆ ئێمە لە بەردەمی داوەستاوین ئەتوانین ناوی بنێن پرۆژەی یان پرۆسەی پۆست فیدرالیزم ئێمە ئەمڕۆ گفتوگۆکەمان بەوە دەست پێکرد و بەوەش کۆتایی پێدێنین کە ئێمە ئێستا عێراق هەر چۆنێکی وتار باسێکەن و ئەم گوتارێک کە جنابەت باس ئەم دیسکۆرسی ملکەتکردنە ئەم دیسکۆرسی خۆ بەدەستەوەدانی کە بەداخۆ هەم میدیای کوردی هەم بەشێکی زۆر لە هێزەکان بە خودی پارتیوەچێتی شەوژ چوونەتە ژێرباری ئەم وتارە ئەم نارەتیڤە ئەم جێڕانەوەی کە لە 2014 عێراق و هێزە عێراقیەکان و ئیقلیمەکان بۆ کوردیان داتاشیوە دروستیان کردووە ئەم گوتارە هەتا بەهێزیش بێ ئەوەندەی تر پرۆژەی فیدرالیزم لاوازەکە ئەوەندەی تر دامەزراوەکانی هەرێم لاوازەکە ئێمە لە پرۆسی دوای فیدرالیزمدا چی ڕوئەدا چی ئەبێت چارەنووسمان بەرەوچێ بێ نازانین بەڵام لە یەکشتدا دڵنیاین ئەوەیە کە وەکو جوان باست کرد هەر جۆرە ڕێککەوتنێک کە خەڵک دڵی پێخۆشە بێ ئەمە بۆ نییە خەڵک ناومێت کەم بەڵام ڕاستیە ئەم ڕێککەوتنانە هەمووی ڕێککەوتنی کاتین مانگ و دوو مانگ جاری دیکە سێ جاریکە ڕێککەوتن کراوە چەند جاریکە قەراری وەلایی لە دادگای دەستور دەچوە بەڵام هیچ کات نەگەوسە بۆیە ئەم ڕێککەوتنانە هیچ کات کاتین و ناگەنە ئامانج و کێشەی هەرێم و فیدرالیزم و ئەم فیدرالیزمی عێراق ڕزگار ناکەن بە تاوەتی ڕزگاری ناکەن قسەی کۆتایی ئەوەیە کە ئێمە وەکو هەرێمی کوردستان بەداخەوە بە تایبەتی پارتیوێچێتی وەکو دەسەڵاتداری ئەم هەرێمە بەیانی بەرپرسی یەکە من لە هەر چارەنووسێکی خراپکە ئەم میلەتە و ئەم ناوچەیە ڕوبەڕووی ئەبێتەوە لە بەرەوەی لە ماوەی ئەو 20 ساڵەی باسمان کرد ئەمان نەکاریان بۆ بنیادنانی نەتەوە نیشتمان سازی کرد کە بابەتێکی زۆر هەستیار بوو نەکاریان بۆ دروستکردنی ئابوووریەکی سربەخۆ کرد نەکاریان بۆ دروستکردنی دامەزراوەی بەهێز کرد پەرلەمانیان لاواز کرد حکوومەتیان لاواز کرد دادگاکان هیچ ڕۆڵێکیان نییە ڕۆڵی یاسا نییە چاودێری دارایی هیچ دەورێکی نییە خەڵک بێ ئومێد و بێتاقەت و داهێزراوە لە سیاست و ئینتیمای نیشتیمانی ڕۆژ بەڕۆژ ڕوو لە کۆتایی و گوتاری و تەسلیم بوون و خۆ بەدەستەوەدان بەرەو بەغدا گوتارێکی زاڵە ئەمانە هەمووی نەتیزەی سیاسەتی هەڵە و چەوتی ئەم هێزانە بوو کە کرا لە کوردستانە بۆیە ئێمە ئەمڕۆ لە بەردەم دۆخێکی قەیران ناوی ناوچەیی و عێراقی و هەرێمیژا وەستاوین کە دۆخی دوای فیدرالیزمی عێراقە و نازانین ئۆردەری تازە و سیستەمی تازەی ناوچەکە بەرەو چۆڕوە من لێرەوە سوپاس دەکەم کە هاوکارم بووی بۆ گفتوگۆیە و ئەمەوێ بە لێرەوە شڕای بگەێنم کە ناوەندی توێژینەوەی سبەی درێژە ئەدا بەم جۆرە گفتوگویانە لە داهاتووە بەڕێز دکتۆر هەردی بەردەوام بەبێ لە ژێر پۆدکاستێکی تایبەت بە ناوی نیشتمان سازی کە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە هەموو ئەمانەی کە ئێمە باسمان کرد لێرە و لە داهاتووە زۆر قوڵتر ئەم تەوەرانە هەمووی لەگەڵ میوانی جیاجیا و خەڵکانی ئەکادمی و شارەزا دکتۆر مادی لێرە دکتۆر هەردی مادی لێرە لەگەڵ میوانەکانی ئەمانە هێنێتە ژێر سپۆت و مۆناقەشەی تێر و تەسل بەو هیوای کە ئەمە بەشدار بێت هەوڵێکی دیکەی ناوەندی توێژینەوەی سبە و ئێمە بێت بۆ دروستکردنی یان فراوانکردنی ڕایگشتی بە تێگەشتێکی جیاواز بە دیسکۆرس و گوتارێکی جیاواز کە نەبەشێکە لە گوتاری خۆ بەدەستەوەدان ئەم گوتارێک کە ئەمڕۆ بووە بە گوتاری زاڵی سیاست و میدیا و مەینستریمی میدیایی و نەبەشێکشە لە گوتاری
پاکانەی دەسەڵات و هێزە دەسەڵاتدارەکان کە دیسان بەشێکن لەم قەیرانە بەڵکو ئەمە گوتارێکە کە ئەوێ ڕوئیا و دەواازە و دەرچەیەکی دیکە بۆ گفتوگۆ و باسکردنی هەموو ئەمە ئێمە پێدا تێپەڕین و لە داهاتوە پێدا تێپەڕین بە شێوکی ئەکادمی و زانستی واقعی بخاتە ڕوو زۆر سپاس و سپاس جارێک لەگەڵ سپاس.